سلااوان لێبێت ماوەی چەند ڕۆژێکە بۆردی وەرزشی لە ئیدارەی سربەخۆی سۆران دامەزراوە. ئامانج لە دروستکردنی ئەم بۆردە چییە؟ چ کاریگەری دەبێت لەسەر بواری وەرزشی لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران؟ لێرە وتەبێژی بۆردی وەرزشی ئیدارەی سربەخۆی سۆران میوانی منە دکتۆر ئازا کە لە هەمان کاتیش بەرپرسی دێسکی وەرزشیە لە دەستگای زاری کرمانجی. کاک دکتۆر سلااوت لێبێت. ئەو ئەرکە نوێش پیرۆزە. ئەگەر پێم بڵێ ئامانج لە دروستکردنی ئەم بۆردە چی بوو و چ کاریگەر لەسەر بواری وەرزش دەبێت لە ئیدارەی سربەخۆ؟ بەسوپاسەوە لەسەر ڕاستپاردەی بەڕێز هەڵگۆڕ شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران ئەم بۆردە دامەزراوە. مەبەست لە دروستکردنی ئەم بۆردە بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتە وەرزشەکانە لە ئیدارەی سربەخۆی سۆران، هەروەها ڕێخستنەوەی یاریە وەرزشەکان لەم سنوورە. بێگومان لە داهاتوو گرنگی زۆر دەبێت ئەم بۆردە و وەرزشەکان هەموو وەرزشەکان هەر تەنها تۆپی پێ نییە بە بەرەو ئاراستێکی زۆر باش و ڕێکوپێک دەڕۆن. باشە. چ پلانێکتان داناوە بۆ ئەوەی بواری وەرزشی لە ئیدارەی سربەخۆی سۆران بەرەو پێشتری بن؟ ئێستا ئێمە لەگەڵ برادران خەریکی داڕشنەوەی نەخشە ڕێگای ساڵی داهاتوین و چەند ساڵی داهاتوش کە گونجاوبی لەگەڵ ئەم سنوورە و لەگەڵ یاریەکانی ئەم سنوورەش، چونکە هەندێک یاری هەیە لێرە فەرامۆش کراون، وەکو یاریەکانی ئاوی، وەکو یاریەکانی سکی، خلیسکانی سەربەفر و زۆری یاری دیکەش کە لەم دەڤەرە هەیە. بۆیە ئەوانەمان هەموو هەوڵماندا هەموو جێگای بکەینەوە لەو نەخشە ڕێگا و لە ساڵی داهات و ساڵی نوێ بە جددی کاری لەسەر دەکەین. باشە. ئەو ستافەی وەکو بۆرد لە بۆردەکە کارەکەن و دەستنیشان کراون بە چ پێوەرێک دەستنیشان کراون چێن ئەوانە؟ ئەو ستافەی کە لەم بۆردە دەستنیشان کراون بەشێکیان یاریزانی دێرینن و بەشێکیان ئەکادیمی و مامۆستای زانکۆن و بەشێکیان یاریزان و پێکاتەکانی ترن و جگە لەمەش دەرگاکراوەیە. هەر بە ڕێزێکە بێوێ خزمەت بکە لەم بۆردە دەتوانێت بەشدار بێت بە پێشنیارەکانی، بە بۆچوونەکانی، بەڕخنەکانی و بەشداریکردن لە کۆبوونەکانی ئێمە خۆشحاڵ دەبین و سوپاسیان دەکەین. باشە. لێستادا هەفت یانی وەرزشی لە ئیدارەی سربەخۆی سۆران هەنە لە وەرزشە جیاوازەکان. ئەگەر پێم بڵێ ئەو بۆردە چ کار بۆ ئەوان دەکات و لە پلانتاندایە چ بەرنامەیەکی ترتان هەیە بۆ ئەوەی کە یانەی زیاتر لە بوارە جیاوازەکانی وەرزش زیاتر بکەن؟ ئێمە تەرکیزمان لەسەر ئەو یانانەیە و تەرکیزمان لەسەر یاریەکانی ئەم یانیانەیە. هەندێک یاری هەیە بەرەو ئارەستێکی باش دەڕوات، چەندە کەم و کوڕی هەیە وەکو یاری تۆپی پێ، بەڵام هەندێک یاریش هەیە فەرامۆش کراوە. ئەمە هەوڵ دەدەین ئەو یاریانی فەرامۆشیش کراوە بێنە پێش و کاریان لۆ بکەین. جگە لەمەش ئێمە لە ڕووی ژێرخانی ئابووریەوە لە ڕووی هۆڵ و یاریگا و ئەو بابەتانەوە کەم و کوڕیمان هەیە. هەوڵ دەدەین دەرگایەک شوێنێک بدۆزینەوە بۆ ئەوەی نۆژەنی ئەو یاریگا و ئەو شوێنانش بکەینەوە و لەلایەکەش زۆر یاریزانمان هەیە دەستی کورتە و پێویستی بە پێداویستی وەرزشی هەیە. ئێمە کار لەسەر ئەو بابەتانش دەکەین. باشە. دوایین پرسیارم ئەما بێ بۆ لەمە دووە هەر چالاکیەک کە لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بکرێت دەستگاکانی ڕاگەیاندن یاخود ئەو کەسانەی لە دەرەوە دێن چالاکیەکی وەرزشی لەم سنوورە ئەنجامەدەن دەبێت پرس و ڕاوێژ بەم بۆردە بکەن و لە ڕێگای وتەبێژەوە کارەکان ڕادەگەێنرێن. بۆ لەمە دووە هەموو چالاکی وەرزشەکانی ئەم سنوورە لە ضمنی لە چارچێوەی بۆردی وەرزشی دەبێت بە فلتەری بۆردی وەرزشیدا تێدەپەڕێت و هەر بەڕێزێک هەر پرسیارێکی هەبێت ئێمە وەکو وتەبێژی بۆردی وەرزشی لە خزمەتی جەنابیاندا. زۆر سپاس بە زۆر سپاس. دکتۆر ئازا گوتەبێژی بۆردی وەرزشی لە ئیدارەی سربەخۆی سۆران باسی لە دروستکردنی ئەم بۆردە کرد کە ئامانج لێ پێشخستنی بواری وەرزشیە لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران و جەختی کردەوە بۆ لەمە دووە گرنگێکی تایبەت جگە لە یاری تۆپی پێ بە سەرجەم ئەو یاریە وەرزشیانە دەدرێت لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران و هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن و هەر کەسێک لە دەرەوەی ئیدارەی سۆران یاخود لە ناوە خۆی سۆران بیەوێت چالاکێکی وەرزشی بدات دەتوانێت هەماهەنگی لەگەڵ بۆردی وەرزشی بکات کە تازە دامەزراوە و ڕوونی کردەوە هەر کەسێک ئەیەوێت لەگەڵ ئەوان وەکو لەگەڵ بۆردی وەرزشی کار بکات دەتوانێت پەیوەندیان پێ بکات و بە خۆشحاڵیەوە دەرگای ئەوان هەمیشە واڵای بەڵێ.